لعراق زياتر دجي أويك سنقول تركيا لعراق زياتر دجي أويك كرد هبه عراق لكاتي دا مزراني وهتاو كي أمرا نقوري لكل نكر اما بنا حقيل عراق نكر اگر با روکشیش به لزور جگا عراق اطرافی با کرد و با زمان و با شتی کردی کرده بلام هتا و کویستا ترکیه آمدنیه بچوکترین شتاقی زور اول تعقیب کنه ساله ترکیه و ایوین واجب که کرد لم پیواجوا بهز نبه ضعیف ببه ضعیفیش ببه او کاتا لهاوکشکانا جینه به اما برنامه ترکیه اما هم برنامه قبول کن یا نه ابوهای درس همون برنامه‌کانی خۆیدوانی وە کەوتی ئاسایش خۆیدوانی لەگەڵ ڕێزما بۆ ئامادەبووان بە هەویەکی جاشێکیش بەڵام ژیانیشی ئاسوودە بێ پارێشی هەبێ کێشەیشی نەبێ حکوومەتیش هاوکاری دەوروبەریان کەسان کە ئومێدیان لێ ئەکەن هەڵوێستێکیان هەبێ ئەوە ئەبێتە هورەیەکی گەورە بوو مەسەلەی نەتەوەیش ئەوەیە يعني إما كاتك باس لنتوي كل دكين أو بخوتان خواني كشاليكي چونکە کاتێک ئێمە سەرکەوتووە بین کە شتەکانمان هەموو بگاتە سەر و گەرانتی ببێ مسۆگەر ببێ هێشتا زۆر شتی ئێمە وەکو کورد بەگشتی مسۆگەر نەبوو لەبەرەوە بەرنامەی ئێمەش نەگەیشتووەکەن ئامانجی کۆتایی گرینگە لەسەرەمە باشکە ئەم قۆناغی بە زمانی سیاسەتین پێڵە قۆناغی فیناڵ یا قۆناغی بەرەو کۆتایی چۆن لە یاریە تیپەکان بەریەکەکەون لە کۆتاییەکە ئاوا دێتەوە دوو تیپ ئەمێنەوە یاری کۆتایی بکەن ئەمەش قۆناغی کۆتایی ئەم تەنیا بۆ کەجەکە بۆ گەریلا وە کەماڵی تەنیا بۆ خەندیل نا بۆ هەموو کوردستانەوە پێشتر چکە دەوڵەتی داگیرکەری تورکیا لەگەڵ داگیرکەرەکانی ترا ئێستا ئیشەکە لەگەڵ ئێرانە لەگەڵ عێراقا لەگەڵ سووریا لەگەڵ رووسیا لەگەڵ ئەمریکا بە شێوەی جیاجیا ئیشەکەن لە ساڵانی هەشتاکانە ژمارەی پێشمەرگە یەک لەسەر دەی جاشنە ژمارەی پێشمەرگە یەک لەسەر دەی ئەوانە نەبوو کە لەگەڵ يعني من أزناك بقولي تقولي باشرة بس يعني شماري في شماركي لشاو خلقي كخيانة يكرت كم لشاو خلقي كبيهالويس بون زور بلام لاي لأنجامة أو تكوشاني ك پێشمەرگە و خەڵکی ئازادیخواز قەڕێوەیان برد